بازارێکە هەموو جۆرەکانی جگەرە و نێرگەلەی تیا دەفرۆشرێت. زیاتر لە 100 کاسبکار لەم بازاڕەدا کار دەکەن. مام ئیبراهیم لەگەڵەوەی ساڵانێکی زۆرە جگەرە دەفرۆشێت، چیرۆکی بەشێک لەو جگەرە کێشانەمان بۆ باز دەکات کە بە تەواوەتی ئالوودەی کێشانی جگەرە بوون. من بەهیچ شوێ جگەرەم نەکێشاوە و تا ئەم دەقێژ یەک جگەرەم نەکێشاوە، بەڵام ئیشەکەی من جگەرە فرۆشتنە و زۆر جاریش ینی ئەو کەسانی کە دێنێرە کێشەی جگەرە کێشانیان زۆرە. مەسەڵەن کەسێک فێری نەوعێک بووە هەرو ناوعەمەوێت، ینی ئەو کەسانی کە جگەرە واز لێ ناهێنن، ئەو کەسانن کە بە مناڵێن کەس بە جگەرە نەمردووە، بە مناڵێن جگەرە هیچ مشکلەیەکی نییە، بەڵام وانییە جگەرە خۆی لە ئەسڵا شتێکی کوشندەیە لە هەموو دنیا بەرەنگاربوونەوەی هەیە. ئەمەکو خاڵی یەکەم وەکو ناحیەی تەندروستیەکەی بەڕێی من داواکاریشم لەو کەسانی کە جگەرە کێشن هەوڵ بن، یعنی ئەگەر نەشتوانین تەواوی نەکا کەمی کاتەوە. ئێمە کە خەڵکی وایە بۆ لامەنەڵێ ڕۆژی سێ پاکە جگەرا کێشمێن و کاکە تۆ خۆ دەکوژی. لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی بەکارهێنەرانی جگەرە و جگەرەی ئەلکترۆنی بەتایبەت لە ناو گەنجاندا، لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی چەند ڕێنمایەکی تایبەتیان بەو شوێنانە دەرکردووە کە جگەرە و ڤەیپ و جۆرەکانی دیکەی جگەرەی ئەلکترۆنی تێدا دەفرۆشن. پابەندیان دەکەن کە جگەرە بە کەسانی خوار تەمەن 18 ساڵ نەفرۆشن. باشێک لەو کەسانەی کە لەم گوزەرەشدا کار دەکەن گەنجن، بەڵام خۆیان پاراستووە لە کێشانی جگەرە. با بڵین خۆم لێرەمە تا ئێستا جگەرەم نەکێشاوە و هیچ حەزێکیشم بۆی نەبووە تا ئەم دەقەیە بۆ چونکە ئەزانم خراپە. یعنی هەر کەسێکیش بێ با بڵین بزانم لە تەمەنی لەسەر 18 ساڵیشەوە بێت کەیە بۆ ناڵێت جگەرەیەک کامە خۆشە بی بەمیان شتێک، یانی وەکو شتێ پێی بڵام ئەمە بکێشە پێی ناڵم هیچ مێ کێشە یان ئەم شتە بەرە زۆر خۆشە بۆی فێریکەم تێگە، ینی دای مەزدی ئەو شتە بوون کە خەڵک فێری جگەرەکەم. بەڵام من کەسابەتەکەم لێرە ئەوەیە با بڵین ئەوە بفرۆشم، مەجبور کابرایە بۆ مناڵە پارچەیە جگەرم بەرە ئەیەمێ. ئەگەرچی جگەرە بۆ تامەترسی لەسەر ژیانی مرۆڤەکان ساڵانە بە نزیکەی 8 ملیۆن کەس بەهۆی جگەرە و هاوشێوەکانی گیان لەدەست دەدەن. ئێستا لە بەرگێکی نوێدا بە شێوەی ڤەیپ و جگەرەی ئەلکترۆنی لەناو کۆمەڵگادا بەتایبەتی لەناو گەنجان و مرد منداڵاندا بڵاوبووەتەوە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.